تەپڵی دەستپێکردنی شەڕ لە نێوان واشنتۆن و تاران نزیکە لە لێدان. هەردوولا هۆشداری توند بە یەکدی دەدەن و وڵاتانی ناوچەکە و تەنانەت ئەوروپاش دژی سەرهەڵدانی شەڕ. شرۆڤەکارانی سیاسی و سەربازی سیناریۆی جیاواز بۆ بارودۆخی ناوچەکە لە ئەگەری سەرهەڵدانی شەڕ دەخەنە ڕوو. یەکێک لە سیناریۆ پێشبینیکراوەکان ئەوەیە ئەمریکا بیەوێت بە هێرشێکی ورد و کورتخایەن بۆ سەر بنکە سەربازی و ئەتۆمی و موشەکەکانی ئێران گورزی گەورە لە تاران بوەشێنێت و لەو ڕێگەیەوە ئێران ناچار بکات کە سیاسەتێکی نەرمتر بەرامبەر بە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا پیادە بکات. تەنانەت هەندێک پێشبینی هەوڵی ئەمریکا بۆ ڕوخاندنی سیستەمە سیاسیەکە دەکەن. بەڵام بە خوێندنەوە بۆ ئۆپراسیۆنەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبی و سیاسەتی چواردەی ڕابردووی ئێران ئەم سیناریۆیە بە دوور دەزانرێت. چاودێران پێیان وایە نە ئەمریکا بە هێرشێکی خێرا سیستمی سیاسی ئێرانی پێدەگۆڕێت، نە ئێرانیش بەو سادەییە گۆڕانکاری لە سیاسەتی خۆیدا دەکات. سیناریۆیەکی دیکەی پێشبینیکراوی شرۆڤەکاران ئەوەیە کە ئەمریکا بیەوێت دوای هێرشەکەی لە ڕێگەی فەرماندە سەربازە ئێرانیەکانەوە کودەتایەک لە تاران ڕێک بخات و کۆتایی بەدەسەڵاتی تاران لە 40 ساڵی ڕابردوو بهێنێت. بەڵام ئەمەش دیسانەوە بە ئەگەرێکی لاواز دادەنرێت. سیناریۆیەکی دیکە ئەگەری تەقینەوەی دۆخەکەیە، ئەویش بە وەڵامی یەکلاکەرەوەی ئێران. بە تایبەت کە هۆشداری داوە لە وەڵامی هەر هێرشێکدا بە موشەکی بالیستی و درۆن هێرش بکاتە سەر قەوارەی زایۆنی و بنکە و بەرژەوەندیەکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە. دەستپێکردنی پێکدادانێکی وەهاتوند دۆخەکە بۆ جەنگێکی تەواو دەگۆڕێت و دەرگای ئەگەری گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا دەکاتەوە. دەستێوەردانی سەربازی زلهێزەکانیش چاوەڕوان کراوە. لەم دۆخەدا ئێران یەکێک لە ئامانجەکانی کۆنتڕۆڵکردنی گەروی هورمزە. بەوەش ئابووری وزەی جیهانی دەکەوێتە مەترسیەوە و بە ڕێژەی لە سەدا 20 زیانی بەردەکەوێت. هەروەها کەشتیە جەنگیەکانی ئەبراهام لینکۆڵن و جیرال فۆرد دەبن بە ئامانجێکی دیکەی کۆماری ئیسلامی ئێران. لە ئەگەری فراوانبوون و درێژەکێشانی شەڕدا تێکچوونی دۆخی ناوخۆیی ئێران و قوڵتربوونی قەیرانەکانی ئەو وڵاتە پێشبینی کراوە. ئەمەش نەک تەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو ئەوروپا و تەنانەت جیهان تووشی قەیرانێکی گەورەی مرۆیی کۆچبەری دەکات. سەرباری هەموو پێشبینیەکان بۆ شەڕ، بەڵام هاوکات بەشێک لە شرۆڤەکارانی سیاسی پێیان وایە کە ئەگەری سەرهەڵدانی شەڕی گەورە لە ناوچەکەدا دوورە و هەموو جوڵە سەربازەکانی ئەمریکا تەنیا لە چوارچێوەی فشاردان. ئامانجی سەرەکی واشنتۆن ڕازیکردنی تارانە بەڕێکەوتن، بەڵام دیسان ئەوەش بە سازشکردنی هەردوولا لە بەشێک لە مەرجەکانیان دێتە دی.